ناومیانی تووپیسکە من خۆم خەڵکی نیویۆرکم. لە ڕاستیدا خەڵک لێرە لە شوێنەی میترۆ دەژین لەبەرەوەی ئێرە پارێزراوترین شوێنە کە لێ بمێننەوە. هەروەها سەیری ئەوە بکە ئێرە دوورگەی سەرسوڕهێنەری زستانە. ئەوە سەرسوڕهێنەر نییە؟ ئەوە بەڕاستی نایابە. خەڵک لێرە زۆر دڵی خۆشە. لەسەرەوە جەنگ هەیە بەڵام خەڵک هەوڵ دەدەن خۆیان لەگەڵم کەشەدا بگونجێنن. خۆ دەزانی ئەوان هەموو هەوڵێکی خۆیان دەدەن. ئەوان کارێکی نایاب دەکەن. خۆراگری خەڵکی ئۆکرانیا دیاردەیەکی زۆر سەرنجڕاکێشە. من بەشداریم لە زۆری جیاوازی ئاهەنگی سەری ساڵ کردووە. ئەوان یەکەم دانەیە من ئاوا بەشداری بکەم. ئێمە خواردن دەبەخشین لە وێستگەی میترۆی کارکیف. ئەوە زۆر جوانە، بەڕاستی سەگێکی زۆر جوانە. ساگ؟ ئەو سەگەت دەوێت؟ بەڵێ دەمەوێت. من لە لێرە کاری یارمەتیدانی مرۆڤایەتی دەکەم. گرنگی دەدەم بەهێنانی خۆراک بۆ هێڵی پێشەوە و هەتیوخانەکان. لەگەڵەوە سەیریەکەکانی پاڵاوتنی ئاو دەکەین. بڕیارمدا لە لڤیڤ بمێنمەوە ئێرە بکەم بە بنکەی خۆم. لڤیڤ شارێکی زۆر جوانە. ئێرە منی سەرسام کرد. ئێرە گەورەترین و نزیکترین شارە لە پۆڵەندا. لەبەرەوە لە کاتی لە ناکاودا دەتوانم زۆر بە خێرایی ئێرە جێبی هەڵم. ئێرە شارێکە بۆ من زۆر دڵگیر و زۆر سەرنجڕاکێشە. ئەمڕۆ ئەوەی من بیست بێتم 120 هێرشی موشکی ئەنجام دراوە و بەهۆی ئەمە شۆ کارەبایی تەواوی شارەکە بە تەواوی بڕدراوە. ئینتەرنێت خزمەت گوزاریەکان دوای ئەماوەیەکی تر دووبارە دەست بەکار دەکەنەوە. ئێستا کە من بەناو شاردا دەگەڕێم گوێتان لەو هەموو دەنگانەیە. ئەو دەنگانە هی مۆلیدەکانە لە هەموو شوێنێکن. بەم شێوەیە دەتوانن خزمەت گوزاری پێشکەش بە کڕیارەکان بکەن. بۆیە بۆ هەر شوێنێک بڕۆی ژێر لە دەنگی ئەو مۆلیدانە دەبێت کە لە ناو شەقامەکاندا هەن. ئەمەش بەهۆی ئەوەیە کە باسم کرد کارەبا لە تەواوی ئەم شارەدا بڕا. مەڕ لە شارلۆت دەژیام لە باشووری کارۆلاینە. لە دامەزراوێکی دارایی کارم دەکرد، لەگەڵ شارەوانی کارم دەکرد، لەگەڵ بانقەکان و کۆمپانیەکانی بیمە کارم دەکرد و یارمەتی ئەوانم دەدا لە قازانجی وەبەرهێنەکانیان. ئەوە زۆر باشە گەر بێت و داهاتێکی باشت دەست بکەوێت و ژانێکی خۆشت هەبێت. بەڵام خۆتان دەزانن کە ڕووسیا هێرشی کردە سەر ئۆکرانیا. من ڕاستە و خۆ بیرم لەوە کردەوە کە پێویستە زیاتر گرنگی بەمە بدەم. هەروەها پێویستە بڕۆم بۆ ئەوێ و ئەوەندەی بتوانم یارمەتیان بدەم، چونکە بیرۆکەکەی ئەوەی کە ڕووسیا لەو جەنگە براوە بێت لە ناو مێشکی مندا ئەوە پەسەند کراو نەبوو بە هیچ شێوەیەک. من ئەوە وەکو هێڵێکی جاکەرەوە دەبینم لە نێوان ئازادی و دیموکراسیدا، هەروەها خۆسەپاندن و دیکتاتۆریەت. من دەزانم پۆتین چی دەوێت. ئەو ئۆکرانیا و پۆڵەندا و لاتیڤیای دەوێت. ئەو هەموو ئەوانەی دەیەوێت ئیمپراتۆریەتی رووسیا دروست بکات. ئێمە زۆر پێویست نەبوو بێن بۆ ئێرە، بەڵام نەماتوانین. ئێمە پێویست بوو ئەو کارەباکە دووبارە پسرا؟ نایە. بەڵێ ئێمە ناچار بووین کە بێن بۆ ئێرە و بە هەر شێوەیەک بێت کە بتوانین یارمەتیان بدەین. دەتەوێت بڕۆن بۆ پیاسە؟ من دەمویست سەگەکەم لە لای منداڵەکانم بمێنێتەوە لە باشووری کارۆلینە. بەڵام دایکیان نەیدەتوانی بۆ ماوەیەکی درێژ و نادیار سەگەکە لە لای خۆی بهێڵێتەوە. زۆربەی خەڵک بێر زەردەخەنە دەهێنێتە سەر ڕوخساریان. ئەگەر منداڵ بن یان پێگەیشتوو بن بۆ ئەمە بە نزیکەی لە چارەسەر دەچێت. با بڕۆین. بێر
زۆر سپاس. سپاس هاوڕێیان کە یارمەتیتان ئەوە کارتەکەی منە. باشە دایکی ئۆکرانیا. سپاس. ئەوە خۆیەتی کەواتە ئێمە بەردەوام پێداویستی پزیشکی دەهێنین من لە لڤیڤ دەمێنمەوە بۆیە هاوڕان ئەگەر پێویستان بە شتێکی تایبەت بوو من ئاگدار بکەنەوە. باش بەختێکی باش بە سەلامەتی بمێننەوە. زۆر سپاس. تەواو من باشم ئامادەم. هەتا ئێرە بێنە. بجوڵێ زۆر باشە. تەواو. من هەندێک ڕاهێنانی تری فریاگوزاری سەرەتاییم ئەنجام داوە بەڵامی شتێک وەگە برینانە نییە کە بەهۆی تەقەمەنی و هێرشی موشکی و کانزای پارچە پارچە دروست دەبێت. هیچ کاتێشتی لەم شێوەیەم نەکردو و نەشم بینیوە. بە هیچ شێوەیەک من لە هیچ شوێنێکم نەبینیوە. بریندارەکان بدۆزنەوە بیان هێنن بۆ ناوچەی سوور. گرانادا! ئێمە هەوڵمان دەدا دیمەنێکی ڕاستەقینە لەم ناوچەیە دروست بکەین وەکو هێڵی پێشەوە ناوچەی سوور ئەو بارودۆخی کە خەڵک تێیدا بریندار بووە و ئێمە پێویستە یارمەتیان بدەین و ئێمە پێویستە چارەسەری ئەو برینانە بکەین بە خێرایی بە شێوێک بتوانین بیان گوازینەوە بۆ شوێنێکی سەلامەت کە لەسەرەوە بوو. هەر بۆیە من بەبێ ئەو کۆرساوە بە دڵنیاییەوە وندە بووم لە کاتێکدا کە دەبوایە هەنگاو بنێم تاوەکو خۆم لە مردن بپارێزم و نێڵم شتێکم بەسەر بێت. لێرەوە تکایە لێرەوە. ئەمە ئەو ڕێگایە. بەڵێ ڕێگاکە هەوە. بێگومان ئێمە دەبێ بەم ڕێگایە تێپەڕبین. ئێمە دەڕۆین بۆ ئێرە. زۆربەی خۆبەخشەکان بە پارەی خۆیان هاتوون بۆ ئێرە. کەسانێکن کە سپۆنسەریان دەکەن هەروەها بەخشیشیان بۆ دەنێرن خەڵک هەوڵ دەدەن ڕێکخرا و دابمەزرێنن لە ئەمریکا. بەڵام مەبەستم ئەوەیە دەگەیتە هەندێک شوێن کە خەڵک پارەی پێ نامێنێت چیتر ئارامیان نامێنێت ئەوان ماندوو بوونە بێزار بوونە. ئەوانە یارین بۆ تەمەنی 1 تا 3 ساڵی. 20 دانەمان لەمانە هەیە. وابزانم 20 دانیان بۆ مناڵی تەمەن 3 ساڵیە و ئەو شتە بچووکانەمان بۆیان هێناوە. هەموو بۆ ئەوانە. ئەوانەشم بۆ 3 تا 6 ساڵی هێناوە. زۆر جوانە. شتێکی نایاب بە. کەواتە ئەوە دیاری ئەوانە. کەواتە شتم بۆ هەمیان هێناوە. من نزیکەی 300 دلارم خەرج کردووە. کارکی فشارێکی زۆر جوان بوو. شارێکی قەڵەباڵغ بوو کەچی ئێستا هەمووی وێران بووە. من لە قەزای سالتیڤکام کە گەورەترین ناوچەی کۆمەڵایەتی بوو لەگەڵ ئەوروپا و بەر لەوەی جەنگ لێرە ڕووبدات نزیکەی 4000 دانیشتوو لێرە بوو. ئەو کەسانێک کە لە ژێر زەوی خواردنمان بۆیان دەبردن پێشتر لێرە ژیاون. بەڵام ئێستا بەهۆی جەنگەوە لەو بارودۆخەدا دەژین. بارودۆخێکی زۆر سەختە. لێرە بۆنێک هەیە بۆنێک دێ. بۆنی تێکدان دێت. نازانم ئەوە بەهۆی مادەی بۆمبەکانەوەیە یان بەهۆی شتێکی ترەوەیە. بەڕاستی ڕوون نییە. بەڵام زۆر بە ڕوونی هەست بەوە دەکەی. هاوڕە تۆ کارت کرد. من ئەنجامم دا. تۆ لێرێ براکەم. خۆشم ببینێنت. ئەوە نایابە. ئەوە زۆر نایابە. بە خێرمی بۆ کار کیف. ئەوە کوڕەکەمە ماک. ئێن
خۆشحاڵ بووم منیش بەناس خۆشحاڵ. ئەوش مارسایە سڵاو بەخێر سڵاو چۆنی؟ باشی؟ زۆر سپاس دەی بڕۆ زۆر باشە. سپاسان دەکەم ئێمە 400 کیس ئامادە دەکەین تاوەکو بگەینین بە 400 خێزان بەیانی لەگەڵ یاریەکان و هەندێک شتی تر دەیبین بۆ لادێکان ئەوانەی کە لەلایەن رووسیاوە هێرشیان کراوەتە سەر هی براکەم بەڵێ بەخێر بێرە براکە باست دەکەم چۆن جامتدا هەر جاممدا تیا لەگەڵی مەورە تکایە هاوڕێیان دەی هاوڕێیان یان لێرەیە بەخێر بێن بۆ ئەرچی سەری ساڵی 2022 بۆ ئۆکرانیا ئێمە دەڕۆین بۆ شارۆچکەیەک بە ناوی ڤۆلۆ هیڤیار باشە تەواو زۆر باشە کەواتە ئێستا وێنێکی بە کۆمەڵ دەگرین دەی ئامادە بن دەی سەرکەوە من کە هاتم بۆ ئۆکرانیا چاوم بە خەڵەکەوت لە سەرتاسەری جیهان من لەگەڵ خەڵکی سەرتاسەری جیهان کارم دەکرد ئەوە بەڕاستی گروپێکی نێودەوڵەتی خۆبەخشە کە لێرە دروست بووە ئێمە لە شوێنی دیاریکرا و نزیک دەبینەوە ڤۆلی هیڤیار ئێمە ئێستا لە ناوچەیەکین کە بە تەواوی دەستی بەسەردا گیرا بوو ئەم ناوچەیە لەلایەن رووسیاوە دەستی بەسەردا گیرا بوو 2 یان 3 مانگ لەمەوبەر ئازاد کراوە ئێستاش دەبینی کە شوێنەکە بە تەواوی چۆڵە خەڵکی لادێکە دکتۆرێک دێت بۆ دەرگاکەمان بۆ بکەنەوە. دکتۆرێک دێت بۆ ئێرە دکتۆرەکان یارمەتیمان دەدەن بەشی هەموو زۆر باشە با نزیک ببینەوە کێشەنی ئەوە بۆ تۆ ئێمە زیاترمان کێشەنی ئەو تۆش بوو ئارامە ئەوەشیان بۆ تۆ تکایە ئەوە بێنە بۆ ئێرە سەرەتا تۆ بدە بە من بەڵێ دەبێ ئاوا بێت ئارام بن ئێمە زیاترمان لایە فەرموو تکایەوە بگە تکایە خاتۆ نەماش بۆ تۆ تەندروستیت باشە؟ من باشم تەنها خانوەکەمان کەمەیەک تێک چووە بەڵام خۆم چاکم کردەوە بەبێ یارمەتی هیچ کەسێک من تەنها هێشتا پەرژینەکەم چاک نەکردوێتەوە تەنها پێویستم بە 3 پارچە تەختە هەیە بۆ تاوەکردنی ئارام بگرن ئارام بگرن بەشی هەمووتان دەکات ئارام بەشی هەمووتان دەکات ئەوانەی کە تەمەنیان لە ژێر 18 ساڵیە شکوڵاتە وەرگرێن لە ڕاستیدا منەوە فێر بووم کە لە ئەمریکا ژانێکی چەندە خۆشم هەیە و ئەو هەموو شتەم هەیە کەلوپەلی ماڵەوە خانوێکی گەورە ئۆتۆمبیل من پێویستم بە هیچ شتێکی تر نییە تاوەکو دڵخۆش بم من ویستم بێم بۆ ئێرە تاوەکو هەڵسەنگاندن بکەم بەوەی کە لێرە ڕوودەدا ئەگەر تۆ قاچت نەخێتە ناو ئەم خاکەوە و ئەگەر نەیبینی لێرە چی ڕوودەدات ئەوە تۆ ناتوانانی هیچ شتێک بکەیت خەڵکانێکی زۆر چیتر باوەڕ بە هەواڵەکان ناکەم من لۆمەی ئەوان ناکەم بەڵام من خۆم هەموو شتەکان دەبینم من لێرە